خۆشحاڵ بووم بە ئامادەبوونی جەنابتان. گەورە ئەبم کە لە حوزوری مامۆستایە ئێوەش حوزورتان هەیە. ئەمەوێت تەنها ئەوەندە بڵێم لە پای ئەو خزمەتە زۆرەی کە مامۆستا بە نەوەی کوردی کردبوو، ئێمەش بتوانین خزمەتێکی بچووکی بکەین، ئێمەش بتوانین لە بیری نەکەین و بەنەوەی ئایندەمانی بناسێنینەوە. ئەوەندەی بۆ من گرنگ بوو ئەوەیە کە مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار بەداخەوە کە منهج نەمابوو لە پرۆسەی خوێندنەکانە، ئەو منهجەی ئەو نەمابوو. من پێم خۆش بوو بۆ نەوانەی ئاشنا بکەمەوە دووبارە. تەنها ئەوەندە نەبێ ئێمە پەیکەرێکی بۆ بکەین، ئەمانەوێ دووبارە تەمەنا ئەەکەم ئەلفوبێکەی مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار بێتەوە ناو پرۆسەی خوێندن. تەنها پرۆسەیەک بوو کە منهجێک بوو کە لە پرۆسەی خوێندنی کوردیدا ئەتوانین بڵین بە دارادووداریەکەی و بە ئەو ئەلفوبێ جوانەی کە زۆر شیرینانەوەی کوردی فێرە کرد، فێری خوێندنی کوردی و نووسینی کوردی ئەکرد، بتوانین دووبارە ئەو منهجەی ئەو بێنینەوە ناو پرۆسەی خوێندنەکانمان. ئامادەبانی بەڕێزم کاتتان باش. خۆشحاڵم لە پرۆژەیەکی هونەری پەروەردەی گرنگی شاری سلێمانی بەشدارم. من سوپاسی هەم کاک دکتۆر تەها و کۆمەڵگەی مارگرێتەکەم و هەروەها ئاسۆسخانەکەم بەڕاستی هەم پرۆژەکەی هەم کەسایەتەکە ئەیهێنێ ئێمە لە حوزوریا بۆستین و خزمەتی بکەین. دڵنیام هەر هەمووتان ئێستا لە بیرتانە مێوژی مامزۆرا بوو، دارا و دوودار و بەبەی زەینەب. دڵنیام تاکە ئەلفبەیەکە پێویستەکە حکومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە هەتا ئێستا گۆڕانکاری کردووە بگەڕێتەوە سەر ئەو پرۆگرامە ڕابردووی کە هەبووە کە ئەو مامۆستا بەڕێزە هەم وەزن و قافیەی، هەم مەسائلی حنجەی، هەم دەسوخەتی، هەم تعبیرەکانی زۆر بۆ مناڵ بووە و هەم وەسائلەکانیشی زۆر زۆر باش بوو بۆ ئەم سەردەم و بۆ داهاتوش. لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە سەرەتای دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنە، ڕۆژێکی زۆر زۆر پیرۆزە. سەرەتامێ دەستخۆشی لە خات و ئاسۆس جاف بکەم کە ئەمە سێم کارێتی لەم دەمانگەیە کە کردوێتی لە سلێمانی. کاری یەکەمی شەماسایی بوو کە دانراوە لە نزیکی زانکۆی سلێمانی، دووەم کاری ئەوەی بەنگینە بوو کە بینیتان لە ئەسحابە سپی دانراوە. ئەمەش سێم کارێتی کە بەڕاستی مای دەستخۆشیە و مای سوپاسە کە شاری سلێمانی بتوانین بە پەیکەری جوان و شایستەبی ڕازدێنینەوە. مامۆستا باڵدار بە هەموو قیاسێک بەڕاستی پیاوێکی گەورەیە، کەسێک گەورەیە لە میلەتەکە کە بتوانێت یاخۆ توانی بێتی کاریگەری بخات سەر مێشتچینەوەکانی داهاتوو. ئەو لە ماوەی 6 ساڵە توانیوێتی یاخود کتێبەکانی ئەو دەرس بووە بۆ هەمومان، بۆ ئەم جیلەی لێرن و پێش ئێمەش. بۆیە بەڕاستی حەق بوو کە پێشتریش پەیکەری بۆ بکرێت.